داوا دەکەین لە خوای گەورە لێمان قبوڵکە بۆ بەختەوەری دنیا و دوای ڕۆژمانکە خوای پەروەردگار ئەوەی کە وتمان پێش هەموو کەسێک خۆمان سوودی لێ ببین یا رب العالمین و تێگڕای مسلمانانیش و کۆتا قسەشم ئەوەیە کە مسلمانان لەگەڵ یەکتر بەڕەحم بن بە تایبەتی لەم ڕۆژانەدا یعنی چاوبرسی مەبن و ئیستیغلال و هەلپەرست مەبن هاوکاری یەکتر بن انشاءالله و پێش هەموو کەسێکیش پێویستە حکوومەت هاوکاری میلەتەکەی بێت حکوومەت نابێ بەس ئیشی بڕیاردەرکردن بێ کەس نێت کەس نەڕوات کەس لە ماڵ دەرنەچێ کەس ئەوە نەکە کەس ئەوە نەکە حکوومەت نابێ بەس ئیشی بڕیاردەر دەبێ ئیشی خزمەتی میلەتەکەی خۆی بێت جاریکیان چوومە میوانخانەیەک دیوانیەیەکی پیاوێکی عەرەب لەسەر ڕێگای بەغدا یعنی دیوەخانێک بوو لەم سەرەوە بۆ ئەو سەر زۆر درێژ و گەورە بەس چۆڵ وەڵا دوای ماوەیە کە خاوەنی ماڵەکە هات پیاوێکم لەگەڵ بۆرە عەرەب وتی جاگە دیوەخانەوە بێم کە دەزانێت داینێت جا حکومڕانیش ئەگە هەر ئەمر دەرکردن بێت ئێوە ئاسانە بەس حکوومەت ڕانیکردن و بەڕێوەبردننی وڵات هەر ئەمر دەرکردن نییە وەڵا هەر کەسێ تەواو سیارەکەی لە جادە بیناوە غەڕامەی دەکەین و هەر کەسێ وا بکە ئەوای دەکەین و یعنی تۆ لە هەموو شتێکەوە بەس هەدەف پارە کێشانەوە لە میلەت بێ ئەخر دەی ئەواژیان ناچێتە سەر و خۆی گەورە ئەو بەڵامان لەسەر لا نابە دەتۆزێ ڕەحم بەو میلەتە بکەن پارەی ئاو و کارەبا لەسەر میلەت بڵێنی تا ئێستا هاتۆ بە هەڵی گرین کۆمەڵێ نازانم زەریبە و چ شت لەسەر خەڵکێ لای بەرن کۆمەڵێ خەڵکی کرێکی هەیە کە ڕەحمی پێ بکرێ نەوت و نازانم کۆمەڵێ ئاسانکاری حکوومەت بیکا بۆ ئەو میلەتە بۆی ئەو میلەتەش فعلا خۆی لەناو خۆیدا بەڕەحم بێت و هاوکاری یەکتر بن نەک هەموو شتێک چاو لە میلەت کەن و داوا لە میلەت بکرێت خوای گەورە هەموولایەک بەختەوەرکە و هەموولایەکمان پارێزێت و ئەخیری هەموولایەکمان خێرکە بەخێر بمێنن